لەم بارودۆخەی ئێستا کە هەرێمی کوردستان و ناوچەکەی پێ دەپەڕێت بارودۆخێکی نالەبار و دژوار بەهۆی کێشەکانی ئابووری، تەندروستی و وشکە ساڵی ئەم جۆرە کار و چالاکیانە جێگەی ستایشن و ئەم جۆرە پێشانگا و نمایشگایانەی کە دەکرێنەوە جێگەی ڕێز و تەقدیر و دەستخۆشین. پیشەسازی کاری دەستی ڕێندانەوەی کار و دەستڕەنگینی هەر میلەتێکە. شارستانیەتی چەندین هەزار ساڵی ئێرانیش بۆ بە مەیدانێک بۆ کاری دەستڕەنگینی فراوان لە تەواوی ئێراندا. ئەم پێشانگایە تەنیا گۆشەیەکە لەو پیشەسازیە کاری دەستی و جۆراوجۆرانەی کە لە ئێراندا هەیە. ئێستاش لە پاڵ ژنانی دەستڕەنگینی شاری سلێمانی نمایشی بەرهەمەکانیان دەکەن لە چوارچێوەی پەرەپێداری پەیوەندیە ڕۆشنبیری و کلتوریەکاندا. به نمایش میگذاره در کنار هنر زنان سلیمانیه